وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. چه حیکمەتێک لەوەدا هەیە کە قورئان بە 23 ساڵ دابەزیوە. ئەگەر قورئانی پیرۆز هەمووی پێکەوە لە یەک کاتدا دابەزیبا و 23 ساڵی پێ نەچوایە، ئێستا دەیانگوت ئەرێ بۆچی قورئان هەمووی پێکەوە دابەزی و هەنگاو بە هەنگاو دانەبەزی. لەم جۆرە بابەتانەدا دەبێت تەسلیم بوون و باوەڕبوون بە تەقدیری خوا بکرێتە بناغە و کاری لەسەر بکرێت. ئەگەر ناخەڵکی دەست دەکات بە پرسیارکردن لەسەر هەموو بابەتەکان، بۆ نمونە دەڵێن ئەرێ نوێژی نیوەڕۆ بۆ 4 ڕکاتە، نوێژی جومعە بۆ لە ڕۆژی هەینیدایە، بۆچی لە زەکاتدا دەبێت 1 لە 40 ماڵمان زەکات دەربکەین بۆ نابێت لە 41دا یەک بێت هەتا دوایی. بەم جۆرەش ئەم شێوازە پرسیارانە کۆتاییان نایەت. لەبەر ئەوە پێویستە لەسەرمان ئەوە بزانین کە ئەمانە نهێنی بەندایەتی کردنن. دەکرێت نوێژ لە خۆیدا چەند حیکمەتێکی هەبێت. بەڵێ، بە دڵنیاییەوە چەند سوود و بەرژەوەندیەک لەوەدا هەیە کە مرۆڤ ڕۆژانە 5 جار بێتە بەردەمی خوای خۆی. بەڵام بۆ نمونە کاتێک دەینە سەر ژمارەی ڕکاتەکانی نوێژ و دەڵێین نوێژی وەتر 3 ڕکاتە و نوێژی فەرزی ئێوارە 3 ڕکاتە و نوێژی فەرزی عەسر 4 ڕکاتە و ئەم ژمارانەش لەلایەن خوای گەورەوە دانراون. ئەگەر پێمان بگوترایە پێویستە لەسەرتان ڕۆژانە 5 جار پەرستش بکەن، بەڵام شێوازی پەرستشەکان دەبێت خۆتان دیاری بکەن. بە دڵنیاییەوە چەندین ڕاو بۆچوونی جیاوازمان دەبوو لەسەر ژمارەی ڕکاتەکان و ئەمەشمان بە گوێرەی شێوازی ژیانی ڕۆژانە و کاروبارەکانمان لێک دەدایەوە. لە بابەتی دیاریکردنی ژمارەی ڕکاتەکاندا عەقڵ ڕێگەیەکی هەیە و وەحیش ڕێگەیەکی تایبەتی خۆی هەیە. لەو شێوازەدا کە وەحی دیاری دەکات، معنەویات و لە دونیەتی تۆ دێتە ئەژمارکردن و سۆز و بەزەییش لەگەڵ ئەو دیاریکردنەدا دەچنرێت. بەرمەبنای ئەمە لێرەدا دەبێت بیر لە حیکمەتەکانی نوێژ بکرێتەوە، نەک ژمارەی ڕکاتەکان. دابەزاندنی قورئانی پیرۆزیش لە ماوەیەکی 23 ساڵیدا ئەم جۆرە حیکمەتانە لەخۆ دەگرێت. ئەمە جگەلەوەی ئەو سەردەمەی کە قورئانی پیرۆزی تێدا دابەزێندا، ئەو سەردەمە بوو کە مرۆڤایەتی لە گزنجی کەماڵیدا بوو. هەر لەبەر ئەوەش بوو کە کامڵترین و پێگەیشتووترین پێغەمبەری بۆ نێردرا. بەڵێ، خوای گەورە بەندەی دڵخواز و پەسەندی خۆی بۆ مرۆڤایەتی نارد کە ئەویش حەزرەتی محەممەد بوو صلی الله عەلەیه وسلم. ئەو ئەرکەش کە دەکەوتە سەرشانی شوێن کەوتوانی ئەو پێغەمبەرە ئەوە بوو کە لە ڕۆژگاری خۆیاندا پێشکەوتووترین و پێگەیشتووترین بن و بگەنە کۆتا پلەی پەیژەی کەماڵ و پێشڕەوی و مامۆستایەتی نەتەوە شارستانیەکان بکەن، چونکە ئەو ڕەوشتە ناشرین و خۆ خراپانەی ئەوان هەتا ئەو ڕۆژە فێری ببوون هێندە چوو بۆ ڕۆح و خوێنیانەوە کە دەرهێنان و فرێدانی هەر یەکێک لەوانە و پڕکردنەوەی شوێنەکانیان بە ڕەوشتی بەرز و ڕاهێنانیان لەسەر خۆ جوانەکان هەر یەکە و بۆ خۆی ئەرکێکی جیاواز بوو. ئەگەر قورئانی پیرۆز بە هەموو فەرمانەکانیەوە لە یەک کاتدا دابەزێنرایەتە سەریان، شانیان لەبەری دادەخزا و لە ژێر باری دەرنەدەچوون. لە ڕاستیدا شتێکی لەو جۆرەش پێچەوانەی ئەو ڕێگایە دەبوو کە مرۆڤایەتی لە بەرەو کامڵچوونیدا لەسەری دەڕوات. با هەندێک نمونە بە مرۆڤی ئەم سەردەمەی خۆمان بهێنینەوە، کەسانێک کە خویان بە جگەرە و خواردنەوە کحولیەکانەوە گرتووە، یان ئەوانەی شیفتەی سوڕانەوەن بە شەقامەکاندا، یان ئەوانەی هۆگری دانیشتنی نێو چایخانەکان بوون. بۆ نمونە ئەوەی هۆگری چایخانەکان بووە، ئەگەر پێی بڵێیت کاکە تۆ ئەگەر بەردەوام بیت لەسەر ئەم ڕۆیشتنت بۆ چایخانەکان دەمریت، ئەو هەر بەهانەیەک دەدۆزێتەوە و دەڕواتەوە بۆ چایخانە. خۆ ئەگەر ڕۆژێکیش لە ماڵەوە گلی بدەیتەوە و نەتوانێت بچێتە چایخانەکەی، لە سوچێک خۆی قایم دەکات و دەست دەکات بە ئاخ و داخەڵکێشان و بە دوای دەرفەتێکدا دەگەڕێت کە بچێتە دەرەوە و بەرەو چایخانە ملی ڕێگا بگرێت، چونکە ئەم گۆڕانکاریە لەو شێوازە ژیانەیدا دەکرێت کە لەسەری ڕاهاتووە. ئەگەرنا خودی گۆڕانکاریەکە گۆڕینی خویەکی بێ ئەرزشی ژیانی ئەو کەسەیە. ئێستا هەڵسەنگاندنێک بۆ ئەو کەسەش دەکەین کە خۆی بەجگەرە کێشانەوە گرتووە. ئەگەر بە کەسێکی هۆگری نیکۆتین بڵێیت
واز لەم جگەرەیە بهێنە کە ئەو هەموو زیانەی بۆ جەستەت هەیە. جگەرەکێشان خۆکوشتێکی لەسەر خۆیە. ئەو شمشێرەی بەدەستەوەیە وردە وردە دەچەقێتە سینگتەوە و وردە وردە دەتکوژێت. تەنانەت نەک ئێمەومانان ئەگەر پزیشکێک بهێنیت ئەو قسەی بۆ بکات و پێی بڵێت جگەرە هیچ سوودێکی نییە و فڵان و فیسار زیانیشی هەیە بۆ جەستەت، کابرا گوێ ناگرێت و تووشی دڵە ڕاوچەیەکی زۆر دەبێت لەسەر تەرککردنی جگەرە. تۆ واز لەو بهێنە. خۆ هەندێک لە پزیشکەکان خۆشیان وازی لێ ناهێنن لە کاتێکدا ئەو زانیاریانەش دەزانن. یان بۆ نمونە ئەوانەی خۆیان بە خواردنەوە کحولیەکانەوە گرتووە، کابرا بە جۆرێک ژیانی تێکچووە و شێوەی گۆڕاوە و جیهانی ناوەوەی ناجۆر بووە. ئەگەر هەنگاوێک زیاتر بڕوات دەچێتە شێوەی ئەو مەخلوقاتانەوە کە لە خوار خۆیەوەن. ئەگەر لە پڕ بەم کەسە بگوترێت واز لە خواردنەوەی کحول بهێنە، وەک ئەوە وایە پێی بگوترێت فیترەتی خۆت بگۆڕە. ئەوەندەی بۆتان دەکرێت ئەم خۆ خراپ و ڕەوشتە ناشیرنانەی کە دەچنە خوێن و دەماری مرۆڤەوە لە تەسەوری خۆتدا زیاد بکەن. دواتر بیرێک لە دابەزینی قورئان بکەنەوە. بەو شێوازی پلەبەندیە. بەڵێ، قورئان دێت لە سەرەتاوە دڕکەکان لێ دەکاتەوە، شتە خراپەکان دەپاڵێوێت و پاچیان دەکاتەوە، دواتر شتەکان دەڕازێنێتەوە. ئەمەواتە خۆ خراپەکان لە ڕۆحی مرۆڤەکان هەڵدەکەنێت و خۆی بەرز و بڵند دەهێنێتە جێیان و هەموو ئەم ئەرکانش لە ماوەیەکدا دەکات کە دەکرێت پێی بگوترێت ماوەیەکی کەم. ئێمە کاتێک لەم ڕووەوە بۆی دەڕوانین هەز دەکەین دابەزینی قورئان لە ماوەیەکی 23 ساڵیدا زۆر خێرا بوو بێت. هەروەک مامۆستای نور دەڵێت ئەگەر فەیلسوفەکانی ئەم سەردەما بڕۆنە نیوە دوورگەی عەرەب و دەست بەکار بن، ئایا دەتوانن لە سەدایەکی ئەوەی ئەو زاتە مەزنە لە ساڵێکدا کردی لە 100 ساڵدا ئەنجامی بدەن؟ فەرمون ئەمە گرەوێکە و بیکەن. هەزاران خەڵک هەیە ماڵوێران بوون بەهۆی خواردنەوە کحولیەکانەوە و ئەمە شتێکی ئاشکرایە. کۆمەڵەی مانجی سەوز هەموو ساڵێک خەریکی کۆنفرانسکردنە لەسەر ئەم بابەتە. شتەکەیان فراوان کردووە و تەنانەت گەیاندویانەتە قوتابخانە ناوەندی و دواناوەندیەکانیش. بەڵام سەرباری هەموو ئەو کارانەش کە دەیکەن، ئایا تا ئێستا چەند کەس وازی لە خواردنەوەی کحول هێناوە؟ فەرمون با زانکۆیەک بە هەموو پرۆفیسۆرەکانیەوە خەریک بن. ئایا دەتوانن لە ماوەی ساڵێکدا خواردنەوە کحولیەکان بە 20 کەس تەرک بدەن؟ ئەگەر توانیان کارێکی لەو جۆرە بکەن، ئەوە ئێمە بە سەرکەوتنێکی زۆر گەورە بۆیان هەژمار دەکەین و لە پاڵ کارە جوانەکانی پێغەمبەری سەردارماندا صلی الله علیه وسلم بە ئاوی ئاڵتون بۆیان دەنووسینەوە و هەڵی دەواسین. بەڵام مخابن، ئەو شتە تەنها یەک جار ڕوویدا. دۆست و دوژمنەکانیش دووبارە بوونەوەی شتەکان بەو شێوازەی ئەو بەمەحاڵ دەبینن. بەڵێ، 23 ساڵ ماوەیەکی زۆر کەمە. هەر لەم ڕۆژەوەیە ئەو شتانەی قورئان لەو ماوەیەدا کردوونی موعجیزەن. مرۆڤ بە هەزاران ساڵ نەیتوانیوە ئەو مەودایە ببڕێ کە پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم بە 23 ساڵ بڕی و ناشتوانێت بیبڕێت. قورئانی پیرۆز لەلایەکەوە ئەوەی بە ئامانج گرتووە کە هەزاران خۆی خراپ لە ئادەمی زاددا لا ببات. لەلایەکی دیکەشەوە پلانی ئەوەیە جێگەی ئەو خۆ خراپانە بەڕەوشتە بەرزە قورئانیەکان پڕ بکاتەوە و بیان ڕازێنێتەوە. هەموو ئەمانەشی بە بەرامبەرەکانی قبول کردووە بەبێ ئەوەی کەس لە بڕبەن بدات و کەس بترسێنێت و ڕۆحی کەسیش بریندار بکات. زۆربەی ئەو بابەتانەشی کە بانگەشەیان بۆ دەکات بە شێوازێ خستوونیەتە مەیدانی پراکتیزەکردنەوە کە نازانم ئەگەر ئەمڕۆ بمانەوێت تەنها چەند دانەیەک لەو شتانە لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بدەنەوە پێویستمان بە چەند 23 ساڵی دەبێت. ئەم 23 ساڵە ئەو ماوە کاتیە بوو کە پێویست بوو بۆ ڕاهێنانی مرۆڤی ئەو سەردەما لەگەڵ ئەو ئەمر و نەهیانەی کە لەلایەن قورئانەوە دەردەکران. ئەو کاتە پێویست بوو بۆ ئەوەی هەندێک شت بەرەبەرە بچەسپێنرێت و هەندێک شتیش لا ببرێت. بۆ نمونە لەم ماوەیەدا بە 3-4 پلە خواردنەوە کحولیەکان قەدەغەکران، بە 2 پلە زیندە بە چاڵکردنی کچان لەناو برا. هەروەها بە چەند هەنگاوێک ژیانی پەرش و بڵاوی عەشیرەتەکان چارەسەر کرا و عەشیرەتەکان یەکخران و چینە جیاوازەکان بەرزکرانەوە بۆ شعوری کۆمەڵایەتی و
بەو جۆرەش توانای ئەوەیان تێدا دروست کرا کە کۆمەڵگەیەک بۆ خۆیان بنیاد بنێن. ئەمە شەروەک لابردنی ڕەوشت و خۆناشرینەکان و جێگرتنەوەیان بە ڕەوشتە بەرز و بڵندەکان پێویستی بە هەوڵ و کۆششێکی زۆر هەبوو. هەر لەبەر ئەمەش بوو پێویستی ئەوە هاتووەتە کایەوە کە کات و مۆڵەتێکی زیاتر بدرێت. جگە لەمەش ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆماندا دەبیستین کە دەگوترێت ئەم ساڵ بارودۆخی وڵاتمان بەو جۆرە بوو، لە پێناو ئەوەشدا کە هاوسەنگی کۆمەڵایەتیمان تێک نەچێت پێویست دەکات ساڵی داهاتوو فڵان شت بکەین و بەم جۆرەش هەلومەرجی ساڵانی داهاتوو ئەژمار دەکەین و لە نەخشە و پرۆژەکانماندا بە هەندیان وەردەگرین. هەموو ئەمانە لە پێناو ئەوەدایە کە کاروبارەکانمان لەگەڵ سروشتی شتاندا تەبابێت و لە نێو چرخەکانی زەمەندا بەردەوامیان هەبێت. بەم شێوەیە مسلمانان لە سەردەمی بەختەوەریشدا وەک درەختێک نەشونمایان دەکرد و وردە وردە لەگەڵ مەرجە نوێیەکاندا ڕێک دەکەوتن و بە شێوازێکی سروشتی پێش دەکەوتن. لەو سەردەمەدا گشت ڕۆژێک چەند کەسێکی نوێ دەهاتنە نێو ئاینی مسلمانان و گشت ڕۆژێک فیکری نوێ و هەستی نوێ دەهاتنە نێو ئیسلامەوە. پاشان ئەم کەسانە ڕاهێنانیان پێدەکرا و تاکەکان دەبوونە تاچی کۆمەڵایەتی. گەرچی ئەم شتانە وردە وردە و لەسەر خۆ دەکران، بەڵام هەموو ڕووداوەکان بە هاوسەنجێکی جوانەوە دوا بە دوای یەک دەهاتن. ئەم لاپەڕە جۆرا و جۆرانە بوونە ئاوێنەیەکی تایبەت بەکات کە هەموو تایبەتمەندیەکانی حەقیقەتی ئەو ئیسلامەی تێدا دەدرەوشایەوە کە بۆ هەتا هەتایە بەردەوام دەبوو. ئەگەر شتەکان هەموو پێکەوە و لە یەک کاتدا بکرایە نەک بە 23 ساڵ، کۆمەڵگای دەشتەچیە و سەردەمە بەرگەی ئەو گۆڕانەی نەدەگرت و لە ناو دەچوو. دەتوانین بەم نمونەیە بیچوێنین. ئەگەر مرۆڤێک زۆر لە بەرتیشتی خۆردا بمێنێتەوە، هەندێک گۆڕانکاری لە پێستیدا دروست دەبێت. ئەگەر ئەم کەسە ببرێتە وڵاتێکی ساردیش، چەند گۆڕانکاریەک لە پێستیدا ڕوودەدات. بەڵام هەرگیز گۆڕانکاریەکی هێندە گەورە نابێت بە قورسایی بازدانی 20 بۆ هێڵ پێکەوە. ئەگەر گۆڕانکاریەکی فیزیکی هێندە گەورە بکرێت، دەبێتە هۆی گیان لە دەستدانی ئەو مرۆڤە. ئەمە وەک ئەوە وایە کەسێک لە ژێر پەستانێکی هەوادا بێت بە بڕی 1 بار، پاشان لە پڕ بەرز بکرێتەوە بۆ بەرزی 20,000 پێ. ئەمە دەبێتە هۆی گیان لە دەستدانی ئەو کەسە. مرۆڤ کاتێک بە فڕۆکەش دەچێتە ئەو بەرزیە، پێویستی بە دەمەوانە و بە ئۆکسجین دەبێت. جا هەروەک چۆن لەمەدا وەهایە، هەروەک چۆن جەستە بەرزبوونەوەیەکی لە ناکاو بۆ بەرزی 20,000 پێ قبول ناکات و دەبێتە هۆی مردنی، ئاوەهاش ئەگەر هەموو قورئان لە پڕێکدا و پێکەوە بۆ ئەو کۆمەڵگەیە دابەزیایە کە خاوەنی بیر و بۆچوونێکی نزم بوو سەبارەت بە ژیان و تاک و خێزان و پێیان بگوترایە فەرمون ئەم دەستورانە جێبەجێ بکەن و هەموو فەرمانەکانی ئەم کتێبە بەبێ کەم و کورتی بەجێ بهێنن، هیچ تاکێکی ئەمەی قبول نەدەکرد، چونکە ئەمە بەرزکردنەوەی کۆمەڵگا دەبوو بۆ 20,000 پێ و کۆمەڵگا بەرگەی ئەوەی نەدەگرت، کەواتە دابەزینی دەستورەکانی قورئانی پیرۆز وردە وردە و لە ماوەی 23 ساڵدا لە پێناو ڕەچاوکردنی فیترەتی مرۆڤدا بووە و ئەم ڕێگەیە گونجاوترین ڕێگەیە لەگەڵ سروشتی مرۆییدا. هەروەک چۆن کەس ناتوانێت مرۆڤ لە گردوون جیا بکاتەوە، بە هەمان شێوە ناچارین بە گوێرەی چۆنیەتی پێشوەچوونی ڕووداوەکانی ناو گردوون مرۆڤیش هەڵبسەنجێنین و دەبێت ئەوە قبول بکەین کە ناتوانین لە دەرەوەی پەرەسەندنە گردوونیەکان خوێندنەوەی بۆ بکەین. هەروەک چۆن پێشکەوتن لە گردووندا شتێکی پلەبەندە، تەدریجیە و یاساکان بەو جۆرە بەڕێوە دەڕۆن، پێشکەوتن و پێگەیشتنی مرۆڤیش هەر بە هەمان شێوە دەبێت. قورئانی پیرۆزیش کە بناغە و ڕاگری هەموو پێشکەوتنەکان و کۆی هەموو دەستورەکانە لەسەر ئەو بناغەیە بە 23 ساڵدا بەزیوە. بە حیکمەتی خوای گەورە ئەو ماوەیە 23 ساڵ بوو، دەکرا 24 یان 25 بووایە. بە حیکمەتی خوای گەورە تەمەنی سوڵتانی پێغەمبەران صلی الله علیه وسلم 63 ساڵ بوو، دەبوو پاش 23 ساڵ مۆرێک لە پێغەمبەریەتەکەی بدرێت و کۆتایی بە وەحی بهێنرێت. دەکرا ئەویش تەمەنی 64 ساڵ بووایە و وەحیش 24 ساڵ بەهاتایە. بەڵام ئێمە ئەم بابەتە لە چوارچێوەی هەمان حیکمەتی خوای گەورەدا لێک دەدەینەوە. تەنها خوای گەورە ڕاستی هەموو شتێک دەزانێت.